شەوی یەکەی تشرینی دووەم لێرەدا خێزانێک کە پێکاتبوون لە 4 منداڵ و دایکیان هانایان بۆ ئەم مەفرەزەیی پۆلیسی ئامادەی کەرکووک هێنا. خێزانەکە لەلایەن کە سوکاریانەوە خراببوونە سەر شەقام و داوای بەهاناوەچوونیان دەکرد. بۆ پێی باوکی منداڵەکان ماوەی ساڵێکا کۆچی دوایی کردووە و لە ئێستادا کەس لە خۆیان ناگرێت. 11 تا 12 شەوە لەو دەورەیە بوو، هاتم بۆ ئێرە عایلێ و 4 منداڵی لەگەڵا بوو، منداڵی بچووک. هاتم بۆ لای وتی شۆنمان نییە، ڕێگامان نییە بمینینەوە. ئێمەش وەک نەژدا جێگامان بۆ کردنەوە برمانە ماڵەکەی خۆمان، خواردنی باشمان داپێنەوە، جێگامان بۆ کردنەوە و ئەوەی پێداویستی بۆمان دابیرکردن. بەرپرسانی پۆلیسی ئامادە و بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک بۆ کێشەی خێزانە بێسەرپرشتەکە هاتنە سەر هێڵ. چالاکوانانیش هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاریان ڕاگەیاند. لە ئەنجامدا خانوویەک و کەلوپەلی ناوماڵ و بڕی 400,000 دینار هاوکاری مانگانە بۆ خێزانەکە دابین کرا. عایلەیەکی 5 نەفەری کە پێکاتبوو لە ئافرەتێک و 4 مناڵ هانایان بۆ دەورەکەی ئێمە بردبوو کە هیچ شۆنومەکانێکیان نییە هاوکاریان بکەین. ئەم پۆلیسانش پەیوەندیان بە منەوە کرد، منش لە ڕێی خۆمەوە ئاگاداری بەڕێز فەرماندەی پۆلیسی کەرکووک کردەوە. هەستایم بە هاوکاریکردنی بۆ کاتی بۆ ئەم شەو کە دوێنێ شەو نارمانە ماڵ منتەسبێکی خۆمان بۆ کاتیە تا شۆنی و ڕێگای بۆ دابین بکەین. لەخوا بەزیاد بێ و سوپاس بۆ هاوکاران کە خێرومەندانێکی زۆر هاتوونە سەر خەت بۆی خانووی بۆ دابین بکەین، کرێی مانگانەی بۆ دابین بکەین کە پێی بژێت خەڵکانێکی زۆر لە سەرخەتن. خانوویان بۆ دابین بکەین لە گەڕێکی تەپە واستا ڕۆی خانووەکە وەرەگرین. لەلایەن خێرخوازێکەوە پەیوەندیم پێوە کرا مانگانە بڕی 250,000 دینار بۆ مەسروفی ئەو ماڵەیە. وتی کام دوکان یان ئەسواق سوپەرمارکتێ نێزیگیانە من هەتا 250,000 ئەتوانم بدەم کە مەسروفی ئەو ماڵەیە. یەکێ لە هاوڕێیان تەلەفۆنیان پەیوەندیان پێمەوە کرد بڕی 150,000 مانگانە ئەوش بۆیان بڕاوەتەوە. لەخوا بەزیاد بێ لەلایەن دوسێ خێرخوازەوەش ئامادەی خۆیان دەربڕێەوە کە ئەشیای ناوماڵیان بۆ بکڕن. دیاردەی فرەدانی منداڵ و خێزان لە کەرکووک بەربڵاوە، هەندێک جاریش کارەساتی مرۆیی بەدوای خۆیدا دەهێنێت. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.